مێنینه دەرەوە لە ماڵەوە. سڵاو هاوڕێیان. بەجێبەجێکردنی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوەخۆ دەتوانین پارێزگاری بکەیت لە خۆت و لە هاوڕێ و لە دۆستانت بەمانەوەت لە ماڵەوە بە هەمان شێوە. ئەبێەوە بزانین کە لەم ساتە سەختەدا مانەوە لە ماڵ قەڵقی و دڵەڕاوکێ و بێزاریەکی زۆرە بۆ گشت ئەندامانی خێزان، بەڵام منداڵانیشمان بەدەر نین لەم هەستا، بۆیە بە هەمیشە ئاگداریان بین. ئەوە بزانین کە لەم ساتە سەختەدا ئەولەویەت هیچ کات بۆ خوێندن، بۆ ئیش و کار، بۆ کاروباری ناوماڵ نییە، بەڵکو ئەولەویەت بۆ ئارامی خۆت و خێزان و منداڵەکانتانە. با لە ماڵەوە بمێنینەوە بۆ پاراستنی خۆمان و منداڵانمان. هەمیشە سەلامت. هیوادارم هەمووتان پارێزراون لە توشبوون بە قوتای ڤایرۆسی کۆڕۆنا، بۆی بەپێویستی دەزانم کە سوپاسی کارمەندانی تەندروستی و هێزە ئەمنیەکان و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری ناوخۆ بکەم کە ئێمەیان پاراستووە لە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا، بۆیە ئێمەش دەبێت پابەند بین بە ڕێنماییەکانی تەندروستی. دەوە لە هەموو منداڵەکانی کوردستانەکەم ئەوانیش لە ماڵا بمێنا بۆ ئەوەی ئێمە لە ڤایرۆسی کۆڕۆنا دووربین، پابەند بە ڕێنماکانی تەندروستی. لدیف ڕێنماییە تەندروستیە هەرێما کوردستانە و هێزێت ئێمناییە دێخۆ خوشتویەت خۆ پارێزم دێت ماڵدا مینمون و گرنگیە پاقژیە دەر ji ber vê vayrusa korona COVID-19 û ciyanxir pê ve meşgûl bî û mendehûj bî bê cehawatiye hêja berdewam xwe parêzin û giringiyê rênmayê tenduristî û hêzên emnî bidin da qurtar bîn vê êşa vayrusa korona COVID-19. ئەستا چمەدەرێ دەستت خوشم بە کۆرۆنایە مالەدا بووم ئەسنا چمەدەرێژی تەندروست بنە